شتی وام نەدیوە لە تەمەنم گەیوەتە ئەو حاڵی ئێستا شتی وام نەدیوە لە تاریخدا ئەو باران و تەرزە ئەوە بوو کە بورجێک بوو هات زۆر لە شێوەیەکی زۆر سەریع داهات هیچ کەس بە هیچ شتێک ڕانەگەیشت ئەمە لە ماڵەوە بووین نەمان دەتوانی بگەینەوە ئێرەکانە بین بۆ دوکانەکەمان ئەوە بوو مەوزوعەکە زۆر بە شیدەت بوو شتی وام نەدیوە لە تەمەنم گەیوەتە ئەو حاڵی ئێستا شتی وام نەدیوە لە تاریخدا لە خلالی دەدەقەیدا ئەو کارە ساتەی بکە لەوانەیە ڤیدۆتان هەبی ئەو جادەیەگە چۆن پڕوەستاوە ئاوەکەی وای وەکو باسیشم کردووە زەر و زیانەکانمان ئێمە بڵێن جبزە پسکیتە سابوونە تایی تا بیپسیە ئەوانە بوون لە گۆڕێ بوون زۆری بە ڕۆیشتووە توایەوە ڕۆیش نازانی چشی لێ هات زۆری ئاوەکە بوو یەکەم ڕێڕەوەکانە و ئاوەی هەڵناگرن ڕێڕەوەکان زۆر بچووکن هەر زۆر بچووکن چەند جار بۆ خۆمان هینیان دەکەین پاچیان دەکەینەوە لەو ئاڵاتەیدا ئەوە فەرشی کەوت بۆ تێەوەی بەردمی دوکانەکەی من گیرا بە هیچمان بۆ نەداهاتەوە دەرێ ئەوەشیان دەمێژە گیراوە ئەو کتمان تەکلیف شارەوانی بکەین بێ هەوای لێدا بەڵکو بیکاتەوە